هاوڕێیان زۆر زۆر بەخێر بێن بۆ کۆبوونەوەی ئەو ڕۆمان. پێشەوەی کە دەست پێ بکەین کامیش کاک سەرۆک لێ ئەرزیەمانتانی بکەم بە خێراتری دەکردن ئەمڕۆ قسەمان کرد، بەڵام کارێک بڵات بۆ پێش لە مەسیف لەوێ ماوەتەوە هەوڵیش دەداگەن کۆبوونەکەی دراوە بێ بە سوتری کاتداریکەم بۆ ماڵاوایی بێتەوە ئێرە و بتان بێت. لە ڕگای بیریدا من شانازیەوە هەیە لە خزمەتاندا بم، وەک دەبینن وەلا داوەتنامەکەشدا نووسرا بوو کاک دکتۆر هیوا لێکۆڵینەوەیەکی کردووە کە بەخۆشەوە لێکۆڵینەوەکە بە ئینگلیزیش چاپ بۆ نازانم نوسخەی زیادی هەیە کاکی وا هاوڕێیان هەیان بیاننا، چاپێکی زۆر جوان و ڕەنگی و ڕێکوپێک بۆ خۆی بە ورتر باز دەکا چۆن و پرۆژەی دەست پێ کرد، بەڵام ئەوەی کە من پێشنچی لێکۆڵینەوەکەم بەخێرا خوێندەوە ڕێکراوی پاکس کە ڕێکراوێکی هۆلەندیە ناوەکەی نیشان میدا کە لەسەر پاکس ئەمریکانیە کە دێنەوە پاکس بریتانیکا و چی لەسەر ئاشتی کار دەکا، گویا ئەنلاین ئێلامیان کردەوە کە دووتریوە ڕێکی چالاک بۆ جوابی ئەنلاینەکەی داوەتەوە پرۆپۆزاڵ و تر بەناوی دەرچووە و لێکۆڵینەوەکەی کە بردووە چەند هاوکار و ئەسیستەنتی تەکنیکاری هەبووە، ناوەکە زۆر خۆیایە، یعنی بانگای دەڵێت کە دوایی داعش و ئەو گۆڕانکارانی ساڵی ڕابردوو ئازادبوونی هێندێک لە ناوچەکان و گەڕانەوەی ئەو پێکاتە ئیتنیچە جیاوازانەی پارێزگای نینەوە چۆن بوونە ڕەهەندی فکری وان، پێرسپێکتیوی وان، گۆشەنیگای وان لەم لێکۆڵینەوەیدا بوردی بە شێوەیەکی هەم بۆ خۆی باسی مێتۆدەکەی دەکا، بەڵام زیاتر لێکۆڵینەوەیەکی چلونایەتی و کوالیتاتیوە. دیسان بەخێر بێن و کاکی وا فەرموو وتار پێشەکەی خزمەتدا بێت. زۆر سپاس کاک دکتۆر بۆ ناسانکردن، هەروە سپاس بۆ ئینستیتوتیش بۆ میوانداریکردنی ئەو سەمینارە، زۆر سپاس بۆ بەڕێزی شەرتان کێشا بە وەختێکی زۆر گەرمی ڕۆژ تەشریفتان هێناوە، زۆر بەخێرن. کاک دکتۆر تعریفێکی پرۆژەکەی کرد، ئەمە توێژینەوەیەک کە وەکەم بۆ پێشکەشی دەکەم، دەوسیتە سەر توێژینەوەیەک کە لە مانگی دووی ئەم ساڵەوە دەستمان پێ کرد لە نینەوە تا مانگی شەشی ئەم ساڵ تقریباً هەفتەی کەمی مانگی شەش کە ئەو کاتە بوو کە توێژینەوەکەی تدا بڵاو بووە. پرۆژەکە پرۆژەی ڕێکخراوی پارکس بوو کە باسی کرد، بەبەستیان بوو کە بزانن پێکهاتەکانی نینەوە تێڕوانینیان چییە بۆ ئایندەی پێکەوەژیان لە ناوچەکە، ئایندەی گەڕانەوەیان بۆ نینەوە. ویستیان لەسەر ئەوە ریسێرچ بکەن، ئێمە بۆمان پرۆپۆزاڵێکمان بۆ تەقدیم کردەوە بۆ ریسێرچە و خۆشبەختانە پرۆپۆزاڵەکە قبوڵ کرا و دواتر دەستمان بە توێژینەوەکە کرد. دیارە توێژینەوەکە لەسەر ئاوارەکانی نینەوە بووە لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی، واتە ئێمە ناخۆشبەختانە لەبەر وەزعی ئەمنی و هەموو مەسایلانە نەکراوە دەستمان ناگات بە نینەوە، بەڵام لەقەل توانیمان خەڵکی نینەوە لێرە لە کەمپەکان لە دهۆک لە هەولێر ببینین. توێژینەوەکە توێژینەوەیەکی چۆنایەتیە، ئێمە زۆر ئیشمان بە ژمارە نییە ئەم ڕێژەیە لە فڵان کۆمیونیتۆ دەهێبوو دەڵێتەوە ئەم ڕێژەیە ناهێت بێتەوە ئەم ڕێژەیە وا دەڵێت نەخێت. ئەمە زیاتر چاوپێکەوتومان کردە لەگەڵ خەڵکدا و چاوپێکەوتومان کردە لەگەڵ ئەو خەڵکانی کە شارەزان لە مەنتیقەکەوە ئاگاداریان هەیە. بۆی بەڕاستی من سێ میتۆدمان هەبووە لەو ریسێرچدا بە سێ شێوەز لێکۆڵینەوەمان کردەوە. کۆمەڵێک مناقەشاتی گروپیمان کردەوە، واتە فۆکس گروپمان کردوونە، 21 فۆکس گروپمان هەبوو لەگەڵ هەموو پێکهاتەکانی نینەوە، لەگەڵ گەزیبی، لەگەڵ کاکەیی، لەگەڵ شەبەک، لەگەڵ کریستیان، لەگەڵ ئەم پێکهاتانە هەموویان دانیشتنمان هەبووە. زائیدەن ئێمە دانیشتنمان هەبووە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای مووسڵ، لەگەڵ خەڵکی شارەزای مەنتیقەکە. لەگەڵ ئەو دوو جۆرە چاوپێکەوتانەدا ئێمە توانیمانە چاوپێکەوتانەوەیەکی بکەین لە هەموو ئەو ئەدەبیاتێک کە لەسەر نینەوە هەیە، توانیمانە چاوپێکشاندن بکەین بە راپۆرتە نێودەوڵەتیەکان لە مەجای مافی مرۆڤ، ئەو هێندێک لەو توێژینەوەکەمانەش کە لە بەدەستدا بوون لەسەر مەنتیقەکە.
ئەمە میتۆدی توێژینەوەکە. ئەم ڕسێچە لەسەر نینەوەیە. زۆر گرنگە وەرەو نینەوە ڕەنگە بۆ هەموومان تا ئەندازەیەکی باش معروف بێ، بەڵام هەندێک فاکت هەیە، هەندێک حقائق هەیە لەسەر نینەوە پێویستە بیزانین باوە بکەن. نینەوە پارێزگارێکە دەکەوێتە باکووری ڕۆژئاوای عێراق لە قەزاکانی عەقرێ و شێخان و حەمدانیە و ترکێف و مووسڵ و تەلعفەر و سنجار و بەعاج و حەڵب پێدێت. هەر لەو پارێزگای نینەوەدا ئەمە ئەو سێ قەزامان هەیە کە پێکۆپیان دەبێت دەشتی نینەوە کە قەزاکانی ترکێف و شێخان و حەمدانیە دەبێتەوە. نینەوە لە دەتوانێت لە متەنەوەعترین شوێنی عێراقا، یعنی پێچەوانەی زۆر بیرکردنەوەیان زۆر ئیحتیمامات کە بە کەرکووک دەدرێت وەکو ڕەنگترین شوێنی عێراق لە ڕاستیدا نینەوە لە هەموو ڕەنگاوەکە ڕووی پێکهاتەی ئێتنی و دینیەوە بە خەریتەیەکی عێراقە، یعنی پێکهاتە ئێتنیکەکانی پێشاندا. ئەو مەنتقانەی کێشینن ئەوە مەنتقانەیە کە دانیشتوانێکی زۆری کوردی تێدایە. منطقة زردكان منطقة ممكن أرسلها عربي سني زردة منطقة زردكان منطقة عربي شيعان. دبوا أنا منطقة نينوى ترى منطقة كبيرة عراقي. أما شاء الله كي فكرتي كل كده براني شيء فكرتي عربي سني كده أم قاويانا تركمان كزيادة المركز يشتغلون تلع فرع. زائدا أو عندك قليل سوري شيء كده كواش أو منطقة عندنا ك مسيحيەکانی لە نینەوە لێدەژین. ئەو منطقەیە بالذات منطقەیەکی گەلێک متەنەوەعە هەموو ئێتنیکەکانی عێراق هەموو نەتەوەکانی عێراقی تێدا دەژین. پێکهاتە ئێتنیکیە ئەو منطقەیە ئەمە لەوێدا کریستیانمان هەیە. لە ڕووی ناسنامەوە کریستیانەکان زیاتر گرنگە تەسەووڕەکە لەسەر پێکهاتەی خەڵکی ئەو منطقەیە. ئەمە کریستیانمان هەیە، ئەوانی تەعاً دوو جۆر ئایدێنتیتیان هەیە، دوو ناسنامەیان هەیە لەسەر لە ڕووی ئێتنیەوە زۆربیان ئاشورینە، بەڕێکی کەمتر ئەرمەنیە و جا سۆرایینە، لە ڕووی مەزهەبیەوە زۆرینان کردان کاسۆلیکن، ئەرسۆدۆکسن دوایتر بە پرۆتستانت و ئەنجلی دێن. ئەوجا ئەوە بەڕاستی لەوێ ئەم ئایدێنتیتە کامیان گرنگ و کامیان زۆر گرنگە و دۆست سەرێکە پێکهاتەکە چۆن تەماشای خۆی بکات. هەندێکان هەیە زیاتر خۆیان بە ئاشووری دەناسن تابێن تەرکیز لەسەر ئەمە بکەن. شوێنی نیشتەجێبوویان لە نینەوە زیاتر لە شاری مووسڵن، لە دەشتی نینەوە بەتابەتی لە قەزای حەمدانیەنە لە قەراقوشن لە بەرتەڵێنە. کاکەیەکانمان هەنا، کاکەی ئەوانە کە ناسنامەی خۆیان زیاتر وەکو کاکەی کورد دەبینن. تەناقوزێکی ئەوجوان عەلاقە ئەمە هەستمان پێ نەکرد لەو مەسەلەیەدا. بۆ ناسنامان هەم کاکەیە هەم کوردیشە پێکەوە. شوێنی دانیشتان وەکو خێزان لە شاری مووسڵ هەنا، لە دەشتی نینەوە هەنا، لە گوندەکان هەندێک لە گوندەکان ڕاستە من ناوە بیناوە وەکو وەردک و گازکان و ماجلیە و چەند گوندێکی دیکەشن. شەبەت بە هەمان شێوە شەبەتکیش بەڕاستی هەندێکیان خۆ بە کورد دەزانن، هەندێکیشیان هەیە خۆ بە شەبەت دەزانن. ئەو مەسەلەیە کە 100% نەبووەوە لە چاوپێکەکانی ئێمەدا. جا بۆ دیارە بچیت وەلەو ئەمە مۆزوعی پرسیاری توێژینەوەیەکی ئێمە نەبووە، بەڵام کە دەڵێ چۆن خۆ دەناسێنی بەشێکیان دەڵێن ئەمە شەبەکی بەشێکیان دەڵێن شەبەکیشی کوردیشی. بەڵام گرنگەوە دێنە شەبەکدا ئەمە دابەشبوونێکی مەزهەبیمان هەیە کە تقریبا 160 شەبەک شیعەنە، 160 سی وەچریشیان سونەنە. لە نینەوە زیاتر لە دەشتی نینەوانە، لە گوندەکانی وەکو باجەبارا و باسۆرین و بافکێ و بەعادرێ و ئەو گوندانە. تورکمانمان هەیە، تورکمان لە نینەوە زۆرینیان شیعەنە. ئەمانیش لە دەشتی نینەوە لە شاری مووسڵ و بە شێوەیەکی بنەڕەتی لە قەزای تەلعفەر، یعنی تەلعفەر زیاتر لە 90% شارێکی تورکمانیان. بە هەمان شێوە ئەمە یەزیدیمان هەیە، یەزیدیش ئەمانی دیسا مەسەلەی ناسنامەیان بەڵام دووانی ئیزدواجێتێکی تێدایە، ئیزدواجێتن بە مەفهومی سوورەکەی بە مەفهومیەوەی کە هەست بە دوو ئایدێنتیتی دەکەن، بەشێکیان ئەمە یەزیدینە، بەشێکیان کوردی یەزیدینە و بەشێکیان کوردی. یعنی ئایدێنتیتی میکسیان هەیە ڕاستە دوو متەنەوەع. شوێنی نیشتەجێبوونیان لەبینەوە ڕاستە وەکو خێزان لە نێو شاری مووسڵدا هەنا، بەڵام زیاتر شوێنی تەرکیزیان قەزای سنجار و شێخان. کەواتە ئەو پێکهاتانە لە نینەوە دەژین. ئەم پێشتر بەدەوە باسی گەڕانەوە فکرێکم لەسەر ئاوارەبوونی ئەو پێکهاتانە لە ساڵی 2014دا. ئەمە خەریتە یەکەم ئاوارەبوونی
خریستیانەکانیشان دا بەڵام خریستیانەکان لە مووسڵ لە ساڵی 2014 بە دوو شەپۆل ئاوارە دەبن جارێک لە مانگی 6 ساڵ ڕابردوو کە تازە داعش دەست بە هەجوم دەکاو بێت مووسڵ دەبی لە مووسڵ لە ئەمە هێڵە سوورەکان شەپۆلی یەکەمە لە مووسڵ ئاوارە دەبن و بەشێکیان دێن بۆ دهۆک بەشێکیشیان دێنە بۆ هەولێر و بەشێکی زیاتریشیان دێنە مەنتقەی دەشتی نێنەوە ئەم دوو پەڵە پەمبەیانە دەشتی نێوانە لە شەپۆلی دوایەتر کە داعش زیاتر تەقدیم دەکەن بە ئیتیجاهی دەشتی نێنەوە جارێکی دیکە لە دەشتی نێنەوەوە ئەمە شەپۆلە شینەکان کە شەپۆلی دووەمی کۆچی مەسیحەکانە دیسان بۆ جاری دووەم دەچنەوە بۆ دهۆک دیسان بۆ هەولێر و بۆ منتقەی ئاکرێ منتقەی شێخان و هەولێر ئەمان بە دوو شەپۆل ئاوارە بوون لە پاش هەڵمەتی داعش ئەمە ئاوارەبوونی تورکمان و شەبەکە تورکمان و شەبەکیش عینی شت ئەمان جارێک لە شەپۆل یەکەمدا ئاوارە بوون لەناو مووسڵ جارێک بۆ منتقەی لای چیای سنجار بۆ بەرەوەی داعش بگاتە سنجار بۆ منتقەی هێندێکیان بۆ لای دهۆک دێن و هەندێکیشیان لە منتقەی دەشتی نێنەوە دواتر کە داعش بگاتە منتقەی دەشتی نێنەوە دیسان ئەوانی چیای سنجار مەجبور دەبن جارێکی دیکە کۆچ بکەن بۆ هەولێر بۆ منتقەکانی کەمپێکی جیاوازەکانی منتقەی دهۆک و هەولێر طبعا لە نێو شەبەکەکاندا لەبێ ئەوانە بینێت کە بەشێکی زۆری شەبەکەکان بە تایبەتی ئەوانی کە مەزهەبیان شیعەیە ئەوانە لە هەولێر نەمانەوە بەڕاستیدا زۆرینەی هەرە زۆریان بە ڕێگای وشکانی بەسەر حدودی ئێرانیدا لە لای خانەقین و مەدەنیەوە ڕۆیشتن بۆ محافەزاتی خواری عێراق و نەجەف و کەربەلا و منتقانە و بەشێکیشیان هەر لە مەقاڵی هەولێرەوە لە ڕێگای فڕۆکەوە ترتیباتیان بۆکە و دوازرانەوە بۆ شارەکانی کەربەلا و نەجەف و هەموو شارەکانی عێراق لەگەڵ مەسەلەیەکی واضح هەیەویشەوەیە کە ناسنامەی ئەوەی کە ناسنامەی مەزهەبیان تەسیریەوە هەر بۆ لەوەی کە پێدەژن شەبەکە سونەکان هەمویان یان بەشی زۆریان لە هەرێمی کوردستان گیرسانەوە و شەبەکە شیعەکانیش کۆچیان کرد بۆ کانی جنوب هەروەها بەنسبەت تورکمانیش ئەمە ڕاستە تورکمانەکانیش تورکمانی سونە لە هەرێمی کوردستانمانەوە بە تورکمانی شیعە ئەوانیش وەکو شەبەکەکان هەمان ئاراستەی جنوبی عێراق ڕۆیشتن ئاوارەبوونی یەزیدەکانمان هەیە یەزیدەکانیش دوای ئەوەی کە داعش دەکاتە مەنتقەی سنجار و چیای سنجار ئەوانە ئاوارە دەبن بۆ بە ئیتیجاهی ڕەبیعە و بە ئیتیجاهی دهۆک و زاخۆ و ئاکرێ و هەولێر بەڵام ئەمە هەمومان ئاگاداری لەوەی کە بەشێک لە یەزیدەکان ڕێژەیەکی زۆریان ئەوانە بوون کە لە چیای سنجاردا لێرەگیریان خوا تقریباً باسی 130,000 کەسێک لە یەزیدەکان دەکرێت لە چیای سنجار گیریان خوات ئەمانە دواتر لێرە مەماڵێکی ئامینیان بۆ کراوە ئەم پێشنەوەی کردیەوە ئەوەی کە ویستمانە ئەمانە چونە ناو خاکی سووریا لەوێ بە ئیتیجاهی دێریک مخەیمی دێریک مخەیمی نەورۆز لە دێریک لە سووریا و دواتر لە ڕێگای فیشقابوو لە جارێکی دیکە هاتنەوە کوردستان وانگە ئەمانە دەم کە زۆرترین باجی ئەوانەدا باجی دادەدەبوو و باجی وەزنێکی خراپ تا ئەوەی کە دەبات لەسەر یەک نینەوە لە ساڵی ڕابردوو ساڵی 2014 بەشی شێری هەیە لە دەربەدەربوون لەسەر ئاستی عێراق ئەمەش ئەو بکەین ئەو ڕێژانە دیار دەبێت کە لە نینەوە سەڵات چلی تێکڕای پەنابەرانی عێراقی ئاوارەکانی عێراقی لە نینەوەدا کە تقریباً دەکاتە نزیک 1 ملیۆن کەس بەپەر 1 ساڵدا نزیک 1 ملیۆن کەس لە نینەوە دەربەدەربوو لە ساڵی 2014 پاشان ئەمە طبعاً تاریخی بزەوە لە مانگی لە بدایەتی ساڵی 2014 تا مانگی شوباتی 2015 و دواتر پارێزگای ئەنبار بێت کە سەدا 30 ئاوارەکانی تقریباً 740,000 و دواتر پارێزگاکانی دیکە بێت زۆرترین ڕێژەی پەنابەرانی نینەوە ڕوویان لە محافەزەی دهۆک کردووە بڵاوبوونەوەیانە لە دهۆک کەمپە جیاوازەکانیان شوێنی شتیبوونیان لەناو شارەکان لەناو مەکتەبەوە مەکراوەکان لە کارخانەکان هەروەها و بەشێکیشیان احتیاجی هەیە لەناو پارێزگای نینەوە بەڵام لە قەزای ئاکرێ لە قەزای شێخان ئەو ناوچانەی کە نەکەوتن بە کۆنترۆڵ دەستی داعش لە دەشتی نینەوە مامەوە و بەشێکی کەمتریشیان ڕوویان لە هەولێر کردووە طبعا ئەمە ژمارەی زۆر دەقیقمان نییە کە لم پێک کاتێ بزڵ خەڵکە دەربەدەر بووە لەمە بەڵام هەندێک تەقدیرات هەیە
مثلا ئەمە بۆ سەرچاوەکان نەنووسێت چونکە لە سلایدی یەکەم من لۆگی ئەوە کەم داناوە لینکەکەم داناوە ئەو دۆکومنتێک پێ دەست دەکەوێت و سەرچاوەکان هەیە کە سەرچاوی ئەو معلوماتانە چییە. باس لە ئاوارەبوونی 50,000 کەسی کریستیان دەکرێت لەناو شاری مووسڵ و دواتر باس لە ئاوارەبوونی 200,000 کەسی دیکە کریستیان دەکرێت ئەوە لە دەشتی نینەوە ئەنی بەتەقریبی دەتوانین بڕێی بکە ئەحساییەکان ئەگەر ڕاست بێت 250,000 کەسێک لە کریستیان ئاوارە بووە. لە شەبەک و تورکمان باسی 30,000 خێزان دەکرێت 30,000 خێزانە. ئەوە نەتەوەی گرتوەکان ئەوەی معادلەیەکی خۆی هەیە. ئەم ژمارەی خێزان لە ئەوە دەدات لە ژمارەی ئەندامانی خێزان دەدات ئەمان تەخمینیان کردووە لە عێراق معدلی خێزانیان بە 6 کەس حساب کردووە. یعنی ئەمە 30,000 خێزانە لە ضەربی 6 بکەین تقریباً 180,000 کەسێک دەکات لە تورکمان و لە شەبەک پێکەوە. ئەمانە بەس ئەو تورکمان و شەبەکانەشن کە چوونە کەربەلا نەجەف و پارێزگاکان ئەمە ئەو تورکمان و شەبەکانە ناگرێتەوە کە لە هەرێمی کوردستانن. هەروەها یەزیدەکانیش تەنها لە سنجار باسی ڕێژەیەکی ڕقامێکی تقریباً 307,000 کەس لە یەزیدی دەکرێت ئەوانەی کە لە چیای لە سنجار و چیای سنجار و ئەم منتیقانەوە ئامادە بوون. ئەمە ملەخەسێک بوو لەسەر پێکهاتەکانی نینەوە و چۆنێتی ئاوارەبوونیان لە نینەوەوە. ئەجا گەر دوو قسە لەسەر گەڕانەوەیان بکرێت. ئایا گەڕانەوەیان ممکنە ئەگەر گەڕانەوەیان چەند بەهێزە یان چەند بەهێز نییە یان ڕەنگە سیناریۆکانی ئایندە چۆن دەبێت پاشەوەی خەڵکە دەگەڕێتەوە بۆ مەنتیقەیە. جارێ من پێم وایە پێش هەموو شتێک گەڕانەوە پێویستی بە جۆرێک لە ئەوە هەیە کە ئەمە پێی نۆستالجیا واتە ئەوەی کە ئینسان خەونێکی خۆشی هەبێت بەنسبەت ئەو شوێنێکی لێوە بچووە. ئەمە پێمان وایە لە کەیسی نینەوەدا ئەم نۆستالجیایە نییە. خەڵکی نینەوە بە شێوەیەکی گشتی زۆر ناڕازی بوون لە هەلومەردی ژیانی خۆیان نەک لە کاتی داعش بەڵکو پێشەوە داعشن. ئەوجا وەزعێکی خراپی سیاسی، وەزعێکی خراپی ئەمنی بە شێوەیەک کە هیچ مرۆڤێک زۆر کەمی خەڵک هەستی بەوە کردوێت کە لە ئەمن و ئاسایش و خۆشیدا دەژین. ئەمە بە شێوەیەکی گشتی بارودۆخی ژیانی خەڵک بووە. من پێم خۆشە دووسە قسە لەسەر بارودۆخی نینەوە لە 2003 بکەوە. چونکە ئەمە وەزعی نینەوە لە پاش 2003 تەئسیری زۆری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە پێشبینی بکەین بۆ ئایندەی خەڵک لە مەنتیقەیەدا. یەکەم ئێمە دەزانین نینەوە شارێکە بە زۆرینە سونیە، سونیا عەرەبی، سونیا عەرەبە و ئەوەش تقریباً فاکتەکە کە نینەوە پارێزگای وەکو مەقڕێکی ئەساسی حیزبی بەعث حساب بۆکراوە. زۆرترین بیرۆکراتەکانی حکوومەتی عێراقی، زۆرترین فەرماندەگەورەکانی سوپای عێراقی ئەوانە بوون کە لە مووسڵەوە هاتوونە. بۆیە مووسڵ وەکو چۆن دەڵێ بنکەیەکی ئەساسی حیزبی بەعث تەماشاکراوە. لە پاش 2003 مشکلەکانی عێراق لەسەر ئاستی بەغدا ڕێکمیان تەرجمە کرانەوە بۆ نینەوە. واتە مشکلانێک کە لە بەغدا هەبوون ڕێک مشکلانە بە شێوەکان جارێکی دیکە لە ناو نینەوەدا ڕەنگ دەناوە. لە پاش 2003 وەسفی بکەین وەکو زۆر توێژینەوەی تریش ئەڵبەتە ئەوانەی کە من دیتووم بە کورتی دەتوانین لێ جومەدا کورتی بکەیەوەش ئەوەیە هەروەک چۆن لە بەغدا حکوومەتێکی ناکاران دەبووە لە نینەوەش بە هەمان شێوە حکوومەتێکی ناکاران دەبووە حکوومەتێکی فاشل فیلر ستیتس. یەکەم ناکارایبوونی لەوەدا دەکرێت لە نینەوە یەکەم شت کە فەشەلی تێدا بەرجەستە بوو ئەو بوو کە نەتوانرا سونیەکان لە پاسەکانی بەعث بخێنە ناو مەنزومەی سیاسی نوێ لە نینەوەوە. ئێمە دەزانین لە ساڵی 2005 دەستوری عێراقی قسم کرا لە ساڵی 2005 یەکەمین انتخاباتیش کرا لە پاش ڕوخانی عێراق. لە پرۆسەی ڕفراندۆم و لە انتخابات یەکەم انتخاباتی دوای ڕۆژێمیش سونیەکان بایکۆتی هەردوو پرۆسەکان کرد. دەگاتا هەیە نیشان دەدات بۆ نمونە لە تەماشای یەکەم انتخابات پێ لە ساڵی 2005 لە پارێزگا سونیەکان بۆ نمونە لە ئەنبار تەنها سەدا 2 خەڵکی ئەنبار بەشداری کردو لەگەڵ انتخاباتی عێراق. لە نینەوە سەدا 17 خەڵکی بەشداری کردووە کە ڕەنگە ئەو سەدا 17 زیاتر کوردەکان بوو یان پێکهاتەکانی دیکە بوو نەک عەرەبە سونیەکان و بە هەمان شێوە لە سەدا 17 سەدا 29 واتە بە شێوەیەکی گشتی لە عێراق و لە نینەوەشدا بە شێوەیەکی تایبەتی تر فەشەلێک هەبوو لەوەی کە چۆن لە پاش ئەوەی کە بەعث دەڕوخێت کە ئەو پێکهاتەیە کە پێکهاتەی سونیە بخرێتەوە ناو حساباتی سیاسیەوە. ئەمە لە بەغدادا
لا نينوى دا نكابت بي لنينوى دا وكو إيراد حكومتي نينوى حكومتي محلي نينوى نيتواني براستي أو بكاتن بدن مونوبوليزي فايلنس واتا حكومت نيتواني خورخي بكاتن عند الصلاة نكح حكومة نيتواني بلا زود جروبي دي كي تنجرو تيرورستي من كالجات حكومتي شان مثلا نموني أتاوات معنا ضريبة كجروبات تيرورستيكان القاعدة ودواري خوشي ضريبة أنا سخر دار أو حكومتي موصل أجدالي أو موضوع يعني حكومة سوزانية كأما جروبك ضريبة لسه خلق لسه سائق تاكسي لسه دكاندار لسه هلك لأنا ومن حكومة دكاندار تقينا وكشتنا وفاندن وأمانة ديادي زور باوي نينوانا لبيش داعشش وهروها مسألة فشل لبيش كشكتني خدمة وزاري لا شارع سركتني بين ضري وبدأت المسألة واسطة العراق لزور باوا ده بلوساني شو والله واسطة لنينوانا يعني بروي شابك وكل دخلت في الدزاني كبراستي همور ذكاري في جيان ده لمينا هذا بس الواسطة واسطة لا بتشوفيش تو تاع دولتيش لا أردنا كابين سيتوان مسألة سريتي هنا ك نينواش سركوي براسي سيتوانش لسريتي ياك مسألة بيجي سنة بو لباش باش بحث الأخير بيجي سنة شاطبة دو مسألة فيدراليزم وأنا بخوم هم نزارن كفدراليزم العراق كان فدراليزم في سبب مشكلة لو يكلك ليك هذا بيكاتو كيشة هي نوع هذا مناوند كيلو كيشة كان جوزاتن نفس كيشة بسركان ما هي شو أمان هم حساب مهمي تأثيرات خوي بجيش لسر نينوا وبرد لسر ساوس كان بتعبتي نوا لبلا للسريات إذا لو السياسي وتماشى كي نينوا يبيج داعش لو السياسي ولا يكان درخص نوي على بسمكان وبدأ بالإنصال الوزارة البريطانية وزارة النوم. ولكن انتخابات على بتعمل رجالين نهج الوزارة النوم برا للدوائر وزارة النوم لرجال ليستي حد باوا بس البداية السيد الجيفي وزارة الانتخابات وزارة النوم وتواني انتخابات خير وزارة النوم بدأ. بعد كان كل ليستي كل تواني وزارة البنج انتخابات النوم بدأ ووزارة منظوري كشف لين كذا كعلم وبرام كذا پارێزگاری نینەوە لەبەرەوە لە ڕووی سیاسیەوە ئێمە لە ڕووی سیاسیەوە دوورخستنەوە و دوورکەوتنەوە لەجانە چۆنی لاو لێ دەنێت دوورکەوتنەوەیان دوورخستنەوە گەورەترین پێکهاتەی ئێتنیک قەومی نینەوەمان هەیە کە بە تەسیراتی جازۆ هەیە لە ڕووی ئاسایشەوە ئێمە لە پاش 2023ەوە گروپە توندڕەوەکان و تۆریستەکان تەقڵ پەروەردە چالاکن القاعدەمان هەیە المجاهدینمان هەیە ئەنسار السونەمان هەیە گروپی نەقشبەندیمان هەیە وتاخر إذا كنت هذا جاتا مثلا جات داعشش حتى داعشش لموصل دامينية داعشش بيش أو هيك براستي أو هالمة الجوية كا وشرايك كا داعش بناوي الدولة يعني خلط أو خلط يعني خلط المسلم بعشرة بعث ولا كان كفلان بيش أو هيك داعش بيدخل بعشرة بعث الدولة سمكي الدولة لأن فلان كسر عن الدولة فلان كسر الدولة يجلك همون بمعنى هو فلان كسر الدولة الإسلامية الشركات عند صدرات داعش ولبرامج همجد حكومتي نينوى كاملة دستور سبيرا وسط أهم موضوع لنينوى دام مشغولة كي زور تنتبه هي ما بين السوبر بوليس أما نزانين كالسياستي أو دوائي نزالوكين جي تاج بتاع تاجاتني مالكي أو كشون سباق ده نينوى ده بهزكا وبالدستي سباش لسر حسابي كم كدوي ده صلاة ونأكتف كردني دزجاي بوليس بوا سباك لا نينوى هو كدومينانت بوا بالدست بوا أم سباك زيادة سباكي بيجانه بوشها يعني لو يديكيوا سباك عراقي كده مصر سباك بوا بزورين الشيعة يعني على الأقل لأستي بالادا مثلا لأستي أفسلاندا لأستي جنرالكاندا زوريان سبايكي شيعي بون وخلقي نينوى بزاريك يجار زوري هب ولا معاملتين سبايك الخلق هبولي سيكراتي زور بردوام هبتان سر خيزاني خسر مال خلق والقرتني هامية بهانا كردن بخلق لسيدناوي أمرو سألنا وانيك
هذا خدا أو نوانيك بوني سناتي واشتباه عليه والحاصل خلقي نينوا بشوي كشتي زوج ناراضي بون لا معاملة بالنسبة لروي خدمة وزارية وقت نينوا لو شاء لو نعمل وكالزوجين نايكساني وخودي ولا روي خدمة وزارية كان ومثلا بسنة وبسنجا أنا نفسي أقول ما كل خلق باسوي لك الكلمات ده دوجر عاوي تقول عاوي خوارنا لما ده دوجر طبعا هم شوية وكدشتي نينوا خلق لا دو رجلا يعني روجك ناروجك عاوي خوارنا ويهبوا بولشوا يعني جوازي كي زوجو يشربوا لنوان ناوتشكان لنوان قرقكان نفسي نينوا كمان أنا سريع أول كم ده بيجوا لنينوا ده النوستالجيا نبوغرانا أو كخلقي نينوا إستا أو يعني كلير لكمكان ده أولي أنا بشوي يجتي هيج ويني تجوان يعني لنينوا لزايد الإخوان تأسس زوجو متحمس بوغرانا بالعكس زور به هذا زور خلق بجماعة ودروين عيدين أو كان وكلام جوي رابط داردا وداردا لأننا ولا بشوي يجتمع لبل برضو خلاف أمنية لبل برضو خلاف السياسي لبل برضو خلاف الخدمات كمان لأننا ولا شك ما نبي نقيلان شرعية وهذا أول بالصلاة الكلامية هو بالصلاة المخالط خوشي برضو زابس هندك رابرسيني شايلن صدع نوتويتي خلق الموصل كيش أو يداعش كده في أول مشتكان بعراسي هذا دار يعني في أول كجيان بشوي يشتي لا نين ولا راسنا ولا بغلط دروا مشكلة كده وهذا أو فوكس جروب أنا إيه مشكلة جروب أنا بشوي يشتي بهواية جالسوا لكده سبارة بصلاتي بصلاتي محافظ يعني صلاتي بالجكال سبارة بأنتوني باريس جا سبارة بدر كان خلق بشوي يشتي جوزف زوجة لأن بهواية صدح اشتاي خلقي نينوا بلها في داعش هستين بين أعلام الرجال كان يعني صدح اشتاي خلقي شاركة موصل هنديس هستين نهدر بوكلا أسعيد أما تشوي يشتي وأعتقد لنينوا خلقي كتبوا كبراسين راسي خلقي كتبوا براستي لا مرتاح خلقي براستي لخوي تساوي لجياني لجستا لمعنوي فيزيكي خوي ضمنيان نبوة وهالليقر لو يكا دلفتي إيشي كان بوا أو هالليقر لو يكا خدماتي كان بوا أو الليقر اللي حل مشكلة كدي كهيئة الليقر واسطة وكان ضالي وهم مساعدان لأنه أو وضع أخرى قدر خلط بشوي يشتي باز لنا برام اليوان لأنه أخوة ترجع لسان جارك كدي كمينكان باز زيادة بدأ وكمينكان يك لذلك دولة نيتوانا لو بيان باريزي ولا لا يكشو خوشن توانا بخوان وقتا نخوان جابوي استاد مثل زوبي كمين كان دواء أول كان كهز يعني بودروس كده سيدا شو أشوي فيش مركبة سيدا حتى شو أشوي حشد الشعب يشتمل يجوا كمين كان خوان دواء كده شو أول لأن ميديان هات ولا بيش داعش ده لو ولا على بيش داعش ده وكشون دولة هيك ولا بيان فارزي استاد عن دواء توان دواء كان خوان توان هذا الميكانيزم جزء من توان خوان فارزي كمين كان منطقية وكو خلق جي متمانة سيد مكاوي مثلا خلق زور هيباوا كمين كان بعراستي وقتون بعراستي شفورة كده عملي لك مثلا دلن كيسة بصلاة بي أو نقلوا لهرين كردستان لا يعني هرين كردستان لبغداد غو بغداد لغو شيع كان بشوي كي يشتي أما لا ناوتش كيشة بسرقان لهرين لا تشلا نينوا بتشلا كالكود بيت إما صراعك معناها صراعك لنيوان هرين كردستان وحكومة العراقي وخلط هي أم كمينانا لو صراع دا لعنجيليان هبت يعني هرين كردستان اللي هبت كمينا كان لقل هرين كردستان دا من دمناني لقل بغداد وبهمان شو بغداد اللي هبت ذلك اللي كا أو كمينانا لقل بغداد بدأ تجي هرين كردستان ولوني ونددا كمينا كان زوجها هي باجي والسياسات الجوازي شنو ولا ما هو كان صار إذا بو وشون دري امتياز دام كمين كان بوي ولا السياسيين اللي يقولون من إشارات بوبا سياسات الحكومة العراقية جزء من الحسينيات ومنطقة الشتينيين كأو براستي مثلا بو خميني مسيحي ويزيد كان زوج جيل مشكلة مثلا لا شو استا كريستيانا كان زوج نيجران لو كان بحاجة ديموغرافي شو كان يعني قراقوش لبرطلة وخلي كان قرآن كريم بس هذا طبعا بيجي داعش
وەکتم دروستکردنی حوسەینیات یەکە شتەکان بوو کە حکوومەتی عێراقی زۆر کردوێت لە مەنتیقەیە دامەزراندنی خەڵک یعنی بۆ شەبەکی شیعە لەسەر حسابی شەبەکی سونیان پێکاتەکانی دیکە هەندێک ئیجرا سیاسات بوون کە لەم مەنتیقەیەدا پێڕاو کراوە و تەسیراتی زۆر خراپیشیان بەجێهێشتووە لەسەر کەروانینی ئەو کەمینانە بۆ یەکێکە. تەنانەت لەسەر ئاستی جیهانیش کە موشکیلەی دەبێت زۆرجار کەمینەکان لە مەنتیقەی باجیانەوە. بەتابەتی کریستیانەکان مۆزوعیان زۆر دەوروژاندەوەی کە لە دانمارک لە هۆڵەندا لە هەر جێ کاریکاتۆرێک یان کارتۆنێک لەسەر پێغەمبەر بڵاو دەکرێتەوە دەست بەجێ مەسیحێکی لەنینەوە ئەوە دەکەن ئیستیخدام دەکەن لە تۆڕی ئەوەی کە لە ئەوروپا ئەوانە بڵێن کارتۆن بڵاو دەکەوە. مەسیحەکان لەوە زیاتر مەسەلەن زۆرتر ئەوە کرابوو چۆن بڵێن ناویان لەگەڵ ناوی داگیرکاریدا هاتووە. زۆربەی گروپە جیهادیەکان تۆریستەکان لەدینەوە لەبەرەوەی کە تەشابوهی دینی هەیە هەردووکلار کریستیانن پێیان وایە کە مەسیحەکانی بەپرسن لە داگیرکردنیەوە بەتابەتی ئەوەی کە هەندێک مەسیحیەکانی لەگەڵ ئەمریکیەکانیشیان کردووە تەسیراتی یەکجار زۆر هەیە بۆ لەسەر ئیستیهدافی مەسیحیەکان و کەمینەکان دیسان جارێکی دیکە لەناو خواندا دابەشبوونی سێیان تێکەوتووە ئێستا ئەمە لەناو شەبەکدا شەبەکی سونی و شیعەمان هەیە ئەمانە وەلاعاتی سیاسی زۆر جیاوازیان هەیە دیکە سونیەکان مەسەلەن زۆر زیاتر بەئاراستەی هەرێن لەگەڵ هەرێمدا تێک دەکەنەوە لەگەڵ حزبی شیعەکان هێران ئەمە ئێستا جیاوازی دابەشبوونیان لەنێو یەزیدیاندا هەیە یەزیدیمان هەیە لەگەڵ بەئاراستەی پێکەکاندا ئیشی دەکەن هەمان بەئاراستەی هەرێمی کوردستان هەمان بەئاراستەی پارتی بەئاراستەی یەکێتی هەیە بەئاراستەی تەنانەت حەشتی شعبیە مەمانە لامانە چی بەکەی حەیدە شۆشۆ هەیە یعنی ئەم پێکاتانەی ئەم مەنتیقەیە جگە لەوەی کە ئەم پێکاتانە لەگەڵ یەکدا تووشی دابەشبوون و تووشی تەسەڵی خراپ و نێگەتیڤ بوون جارێکی دیکە لەناو خۆشیاندا تووشی دابەشبوونی زۆر بوونەوە و ئەمەش پرسیار دەبێت بۆ ئایندە لە ئاینداوانە چۆن پێکەوتشێت. لە گەڕانەوەی هەر گەڕانەوەیە کە بێت ئەم گەڕانەوەیە نادڵنیاییەکی یەکجار زۆری پێوە یەک لە گرنگترین نادڵنیاییەکان ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ عەرەبەکانی مەنتیقەکە چۆن دەبێت و ئەمە لێرە ئەوەیەکمان هەیە ئەم پەیوەندیە دەبینجێ پەیوەندێک بێت کە تەنها دوورکەوتنەوە و تێکخەڵ نەبوون بێت لەگەڵ یەکدیکەدا واتە کورد دەگەڕێتەوە لەوەی لەسەر بوونەکانی خۆی کاکەیەکان شەڕەکان هەر کەس دەگەڕێتەوە و هەر کەس لە شوێنی خۆی بەڵام خەڵک عێلاقە لەگەڵ یەکدیکەدا نابێت چونکە ئێمە دەزانین لە پاش داعش بەتابەتی پەیوەندی نێوان پێکهاتەکان هەموویان لەلایەک کاکەیە یەزیدیە شەڕەکە ئەمانە لەلایەک لەگەڵ عەرەبی مەنتیقەکە پەیوەندیەکە زۆر دەگیر کردووە بێنمانەیەکی قوڵ دروست بووە و تقریبا دەتوان بە زۆربەی پێکهاتەکان پێیان وایە عەرەبەکانی ئەم مەنتیقەیە بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری داعشیان کردووە بەشدار بوون لە تاوانکردنی ماڵ و سەرۆک و سامانی خەڵکی بۆیە لە ئایندەدا دەگونجێ خەڵک بگەڕێتەوە کەس بگەڕێتەوە بێەوەی کەس زۆر پەیوەندی لەگەڵ یەکدیکە هەبێت و دەگونجێت تەنانەت بگاتە ئاستی شەڕ و تۆڵەسەندنەوە و عاشقەکان و ئێمە لێرەدا چەند نموزەجێکمان هەیە لە زوڵمان چەند نموزەجێکمان هەیە لە گەڕانەوەی یان عەلاقە لە کۆنتڕۆڵکردنەوەی ئامەرلی لە سەلاحەدین کە هەمووی نیشان بدا کە ئەم تۆڵەسەندنەوەیە ئەمەش احتیمالێکی بەقووەتە ڕەنگەڵکارەوە ئەمە دەوەستێتە سەر کۆمەڵێک کۆکان یەکەم باوەڕم گرنگتیش ئەوەیە ئەو جفاتە چ زیانێکی پێکەوتووە ئەمە تەئسیری زۆری لەسەرەوەی کە لە ئایندەدا چۆن ڕەفتار بکات زەبۆر نەگەر دوو یەزیدەکان بێنێ بەرچاوی خۆت یەزیدەکان ڕەنگە زۆرترین زیانیان پێکەوتووە لە کوشتن لە هەتکردن لە ڕەفاندنی ژنەکانیان لە کۆمەڵێک جەرائیم کە ڕەنگە ڕوبەڕووی کاکەیەکانی لەشتینینەوە یان شەبەکانی لەشتینینەوە یان تەکۆمانەکانی تەلاقە نەبوو بێتەوە بۆیە ئەوەی کە ئەو پێکهاتەیە چ زیانێکی بەرکەوتووە جۆری زیانەکە زیانەکە چەند گەورەیە یان چەند بچکەیە ئەمە تەئسیری زۆری هەیە ئەمە لە یەزیدەکانمان دەبیست لە هەندێک چاوپێکەوتندا دەیانگوت مستحیل ئەمە لێ بگەڕێت عەرەبێک لە مەنتیقەی ئەمە بێت لە ئایندەدا مستحیل ئەمە لێ بگەڕێت بەڵام عەینی ئەو تێڕوانینە زەحمەتەمان یان ئەو تێڕوانی توندەمان لە یەزیدی لەشتینینەوە نەدەبیست یان لە کریستیانێک نەدەبیست بۆیە بەڕاستی ئەوەی کە پێکهاتەیەک چەند زیانی پێکەوتووە تەئسیری زۆر دەبێت لەسەر ئەو ڕەفتارەی لە ئایندەدا نیشانێت شتێکی تر کە ئێستا هەیە مەسەلەی توانای سەربازی پێکهاتەکان
ئێمە دەزانین لە پاش داعش سیاسەتێک هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی بەغداد بۆ چەکدارکردنی پێکهاتەکانی ئەم مەنتیقەیە ئێمە دەبینین ڕۆژانە ئەفواج دروستەکرێت بۆ کریستیان بۆ مەسیحی بۆ کاکەی بۆ شەبەت بۆ تورکمان ئەمان دەکرێت وەکو چەکی دووسەر وا بێت لەلای ڕەنگە هێنێک باشی خۆی تێدا بێت ئەوەی خەڵکە بەشدار دەبێت لە ئازادکردنەوە مەنتیقەکانی خۆی و لەوەی کە ڕەنگە پێکهاتەکان زیاتر هەست بە ئارامی بکەنەوەی کە بخۆیان هێزیان هەیە چەکداریان هەیە شتیان هەیە بەڵام لە عین وەختیشدا لاکەی دیکەی ئەوەیە کە تەواو لە ئایندا هەر پێکهاتەیەک هێزی خۆی دەبێت و هەر پێکهاتانە دەتوانن لە دەرەوەی دەوڵەت ڕەفتار بکەن دەتوانن خۆیان سەیطرەت بکەن دەتوانن خۆیان حکم بکەن دەتوانن بڕیاری محاکەمەی خەڵکی بکەن دەتوانن هەرێک لەو شتانە بکەن لەوەی چەکیان بۆیە ئەمە مەسەلەیەکە کە زۆر بە هەستیاری و بێماڵی لەگەڵات بێت مەسەلەیەکی دیکە کە تەئسیر دەبێت لەسەرەوەی چۆڵدا لە مەسەلەی میدیایە ئێمە لە کەمپەکاندا خەڵکێکی زۆرمان دیکە زۆر بەوردی متابعەی میدیا دەکات وەوەی کە لە میدیا بۆی دێت قبوڵی بۆ شتێکی حاشا لەگەڵ حاشا هەڵنەنگێت قبول دەکات و بەتابەت ئێستا مەسەلەی میدیای کۆمەڵایەتی هاتووە بۆ فەیسبوک و ئەوانە ئەم ڤیدیۆیانە تەماشا دەکەن ئەم ڤیدیۆیانە هەمووی بەبێ هیچ فەحسێک بەبێ هیچ ڕەخنەیەک هەموو قبوڵە یعنی مەسەڵەن ڕەنگە منداڵێک لە ئەمریکای لاتین کەسێک کوژی بەنەمە داعشە دەنۆکێ داعشە بۆیە میدیا لە ئایندەدا تەئسیرێک جار زۆری دەبێت لە بڵاوکردنەوەی شایعات لە بڵاوکردنەوەی هەواڵی جیاجیا و ئەم هەواڵانە بە شێوەیەکان تەئسیرێک دەبێت مەسەلەی پاش داعشە مەسەلەی گرتنەوە بەتەفەرقەی گرتنەوە و ئەو دەسەڵاتەی کە دوای داعش دێت ئەمە تەئسیرێک جار زۆری دەبێت کێم ئەم مەنتیقەیە کۆنترۆڵ دەکات کێ لە نینەوە دەبێتە مەسئول مەسەلەی ئێمە یەکەم مشکلەکان کە هەمان ئێستا تەنسیقی زۆر کەمە لە نێوان حکوومەتی هەرێمی بەغدادە بەتایبەتی لە مەجال لە پەیوەندیدا لەگەڵ گەڕانەوە لە پەیوەندیدا لەگەڵ ئاشتی کۆمەڵایەتی ئێمە هێندێک تەنسیقی عەسکەری هەست پێ دەکەین ئەویش پێوانی لەو ئاستە زۆر مەطلوبەدا بێت بەڵام لەسەر ئاستی مەدەنیدا لەسەر ئاستی مرۆییدا لەسەر ئاستی پێکەوە ژیاندا ئێمە هەست بە تەنسیقێکی ئۆتۆ ناکەین لە نێوان هەولێر و بەغدادا کە ئەمەش بۆ خۆی مشکلەیەک دەبێت بۆ گەڕانەوەی خەڵک وەکتدا بەشبوونی نێوخۆیەکان ناو پێکهاتەکاندا ئیشارەت پێدا کە ئەمەش مشکلەیەکە ئایندەی پێکەوە ژیانی شەبەکی سونە و شیعە چۆن دەبێت ئایندەی پێکەوە ژیانی تورکمانی سونە و شیعە چۆن دەبێت ئایندەی پێکەوە ژیانی یەزیدی لە ئایندەی حکوومەتی یەزیدی لە ئایندەی پەتەکە و یازیدی لە ئایندەی بەغداد چۆن دەبێت ئەوانە هەمووی حیساباتە دەکرێت لە ئایندەدا چاو بگەن طبعا کۆمەڵێک فاکتەر حتمما کاریگەری خۆی دەبێت جیا شانێک کە باسمان کرد یەک مەسەلەی بێهیوایی لە ئاوادە بوو ئینسان دەتوانێت پێشبینی بکات زۆربەی کەسانی کە لە کامپەکانن ڕەنگە زیاتر ئەگەری گەڕانەوەیان هەبێت چونکە لە کامپەکان بەتەبیعەت زیاتر حەسر کراوە لە مەنتیقەیەکی دیارێکراوە ئازادی ڕۆیشتن و هاتوچۆیان نییە خەدەماتیان وەکو پێویست نییە وەک ئەوانە زیاتر ئارەزوی گەڕانەوەیان هەبێت تا ئەو کەسانی کە بخۆیان توانیویانە لە هەولێر خانوویان هەبێت خانوو بگرن و لە بیریشمان نەچێت کە ڕێژەیەکی زۆر کەمی ئاوارەکان کە لە سەدا 10 کەمترە لە کەمپەکان دەژین زیاتر لە 90 ئاوارەکان لە کوردستان و لە عێراقیش بە شێوەیەکی گشتی ئاوارە لە دەرەوەی کەمپەکاندا دەژین و ئەمانە زۆربەیان توانیویانە بە شێوەیەک لە شێوەکان تەدبیری خۆیان بکەن جاوتنیان خۆیان خانویان بکرێت دەتوانیان خانویان کڕیوە و هەندێک لەوانە ڕۆزیان باشتر لە خەڵکی هەولێریش لە خەڵکی سلێمانیش لە خەڵکی دهۆکیش دەتوانن منداڵی خۆیان بکەن لە مەکتەبی تایبەت دەتوانن بچنە خەستەخانەی ئەهلی دەتوانن هەموویەک لەو شتانە بکەن باشتر لە خەڵکی ئێرەش پرسیارەکە لێرە ئەوەیە باشە کەسێک لە هەولێر باشتر بێ بۆ دەبێت بگەوێتەوە بۆ مووسڵ یعنی هیچ مەنتیقێکی تێدا نییە کەسێک لە سلێمانی وەزعی باشتر بێت بە هەلومەرجی ئێستا دەڵێن تەنانەت لە هەلومەرجی چەند ساڵی داهاتووش دەڵێن چونکە هیچ ئەگەرێکی ئەوەندە بەهێز نییە وەزعی نینەوە تەنانەت ئەگەر داعشیشی لێ بچیتە دەرێ داعش هیچ مؤشرێکمان نییە ئاماژەیەکمان نییە ئەوەمان پێ بڵێت کە وەزعی لە ماوەی ساڵێک یان 2 ساڵی دیکەدا وەزعێکی زۆر باش دەبێت بۆیە مەسەلەی گەڕانەوەی ئەو خەڵکە زۆر ئاسان نییە زمانێک دووبارە نەبوونەوە خەڵکێکی زۆر لەو کەسانی ئێمە دیتومانە باس لە ترسیان هەیە لە دووبارەبوونەوەی ئەو شتانەی کە پێشتر ڕوویداوە نەکە لەسەر دەستی داعش پێش داعشش ئەوجا کێ ئەو زەمانەتە دەدات وەگوتمەوە مەسەلەیەکی زۆر سیاسیە ئایا هەرێمی کوردستان هەرێمی کوردستان فعلەن لە نینەوە باڵەدەست دەبێت بتوانێت زەمانەت بدات کە خەڵک ئاسایشی دەپارێزرێت بەغداد دەتوانێت بیدات کە زۆر زەحمەتە چونکە بەغداد ئێستا هیچ جۆرە دەسەڵاتێکی لە نینەوە نییە
وتنانەت پێش داعشیش کە هەژ وە لە نینەوە تقریبا ئێمە حکوومەتێکی ئۆتۆمان نەبووە لە نینەوە مەسلەی زەمانەتی نێودەوڵەتی ئێستا وبەتە مەسلەیەکی زۆر زەق لە نێو پێکاتەکاندا بەتایبەتی لە نێوان پێکاتەی کریستیان و پێکاتەی یەزیدیدا ئەم مەسلەی زۆر زەق دەکرێتەوە چکە بەڕاستی ئەم دوو پێکاتانە ئومێدێکی زۆریان جارە هیچ ئومێدێکیان بە حکوومەتی عێراقی نیە لەوەی بتوانێت ئەو مەنتیقەی بپارێزی لەوەش زیاتر پێیان وایە کە پێشمەرگەش توانای ئەوەی نیبیان پارێزی ئەوە یەکەم نای هەوێ ئەوەی دوم ناتوانێت خەڵکی ئەم مەنتیقەیە بپارێزی بۆیە ئەوەش مەسلەیەکە دەبێ حساب بکرێت دیاردەکانی تۆڵەسەنەوە لە نێو پێکاتەکاندا وتم ئەمە دوو نموزەجی زومارمان هەیە لەگەڵ ئامرلی کە هەندێک نموزەجی زۆر ئەوە نینە زۆر هاندەر نینە هێزی چەکداری پێکاتەکانیش ئەویش باسمان کرد وەکو شمشێری دووسەر وایە کە دەگونجێت تەسیراتی سلبی هەبێت و دەگونجێت تەسیراتی ئیجابی هەبێت لەسەر یەک ئەگەر کورتی بکەینەوە ئەمە پێم وایە یەکەم گەڕانەوە پێویستی گەڕانەوەی پێکاتەکانی نینەوە کەمینەکانیان ناو لێدەنیان پێکاتەکانیان لەنێ پێویستی بە نۆستالجیایەک هەیە کە ئەم نۆستالجیا لە کەیسی نینەوەدا ئامادەیی نییە واتە خەڵک هیچ جۆرە وێنەیەکی سرنجڕاکێش وێنەیەکی جوانی نییە لە ژیانی خۆی لە نینەوە لە پێش داعش و خەڵک هەمیشە بە گومانە کە ئەوەی کە لەوێ هەبووە جارێکی دیکە دووبارە بێتەوە گەڕانەوەی پێکاتەکان بۆ نێنەوە پێش ئەوەی پرسێکی مرۆیی بێت لە ڕاستیدا پرسێکی سیاسیە پەیوەندی بە ئیتیفاقات و لێکتێگەیشتن هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا پێویستی بە دۆزینەوەی چارەسەرەکەی بۆ ئەو منتیقانێکە پێیان دەگوترێت منتیقەی کێشە لەسەر چونکە ئەوەی ئەو منتیقەیە کێشە لەسەر بووە ئەوەی ئەو منتیقەیە مەسئولێکی دیاریکراوی نەبووە کە بەرپرس بێت لە ئیدارەدانی منتیقە تەئسیری زۆری هەبووە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی خەدەماتەوە لە هەموو ڕووکانەوە ئایندی ئاشتی کۆمەڵاتی لەنینەوە لە ژێر مەترسیدا لە بەرچاوگرتنی کۆمەڵ هۆکاری جیاوازی سیاسی ئەوش گوتمان مەسەلەی تەدەخولاتی هەرێمی تەدەخولاتی بەغدا دابەشبوونی نێوان گروپەکان خۆیان دابەشبوونی نێو گروپەکان لە نێو گروپەکاندا ئەمانە هەمووی مەسائلەکەن کە جێی ئەوەنە آخر شت ئەوەیە کە پێکاتەکانی نینەوە بە پێی شوێنی نیشتەجێبوونیان مەسەلەن بۆ نمونە کریستیان یەزیدی سنجار بەئەکید فەرقی لەبێ لەگەڵ کریستیانی دەشتی نینەوە چونکە ئەزمونیان جیاواز بوو لەگەڵ داعش بە هەمان شێوە مەسیحی مووسڵ لەگەڵ مەسیحی دەشتی نینەوە کاکەیەکانی نامووسڵ لەگەڵ کاکەکانی دەشتی نینەوە ئەمانە هەریەکان تجربەی جیاوازیان هەبووە لەو منتیقەیە و ئەگەری ئەوە هەیە کە لە ئایندەشدا ڕەتفعلی جیاوازیان هەبووە من لە بیریشمان نەچکە ئەو پێکاتانە هەریەکان بە شێوەیەک لە شێوەکان ئیستیهداف کراون نمونە یەزیدەکان وازحە کە کەیسەکان زۆر فەرقی لەگەڵەوەیان کرد ئەمانە هەمووی لەسەر یەک کۆمەڵێک شتن هەمووی پێکەوە بەڕاستی کۆمەڵێک احتیمالاتە ئەمانە هەمووی 100% مەرجنی ئەوە ڕوودات بەڵام لەگەڵ ئەوەشدا تەئسیراتی هاتنی داعش و وەزعی پێش داعشیش لەسەر یەک جۆرێک لە پەیوەندی نوێ لە نێوان ئەو پێکاتانەدا دروست کردووە و گەڕانەوەی خەڵک بۆ ئەو منتیقەی ڕاستە ئەکید پەیوەندی بەوە هەیە کە چەند ئەو منتیقەی خزمەتگوزاری بۆ دەچیتەوە چەند مەکتەبەکانی ئیش دەکەنەوە چەند خەستەخانەکانی چەند ڕێگاوبانی بەڵام لە تەنیشت هەموو ئەواندا ڕەنگە لەوەش گرنگتر بۆ ئاشتی ئەو منتیقەی لە ئایندەدا ئەوەیە کە ئەو پێکاتانە چەند جارێکی دیکە دەتوانن پێکەوە بژینەوە سیاسەتی حکوومەتی هەرێم و سیاسەتی بەغدا لەو منتیقەیە چۆن دەبێت ئەگەری ڕێکەوتن چەند دەبێت و زۆر سپاس بۆ گوێگرتنتان